چاکنەکردنەوەی ڕێگاوبانەکانی هێندێک ناوچە لەلایەن حکوومەتەوە وای کردووە ڕۆژ دوای ڕۆژ هاتوچۆ تیایاندا زەحمەتتر بێت، شۆفێرانیش زەرمەندی یەکەمی ئەم کێشەیە بن. ئەم پردا دەکەوێتە سەر ڕێگای سەرەکی هەردوو قەزای چۆمان و سۆران کە ڕێگایەکی بازرگانیە و قەرەباڵغێکی زۆری لەسەرا. لە ئێستادا بەشێک لە ژێرەوەی بەهۆی بارانی زۆرەوە داخزاوە، لە ئەگەری دارمانی تەواوەتیشدا ڕێگاکە دادەخرێت. وڵای سرەکەوە ئاو بردیتی ڕبنی هەموو ڕوخاندیم زۆر داترکزەیە هەر بکەویتن زای بە تایبەتی دۆترێرە هەر زۆری خراپە ترێگە هەموو زۆر بەترسی وە سەیرە دادین. ئەوە هەلا کەندی ئەو لای هەتاکو سەیتەڕێ ئەوە هەموو قزا دا زۆر پێویستە داواکەم لە قایم خام و بەرپرسەکان بەزردی پێ هەر بستن هەنی ڕێگە چارە سەرەکی بەزردی برێن لە ئەو ئیشەی ڕێگایەکی سەرەشیە ینی بە هەزاران تڕێلە و بارە هەرگری گەورە و ینی گوند و ڕێگایەکی زۆری لەسەیە بەزردی ئەوە ڕێکی زۆر مهم و باشە ئەگەر حکومەت چاوەش پێدا بخشێنیتەوە بە زووترین کات چاپکە. بەرپرسی فەرمانگەی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران مەترسی دارمانی پردەکە ناشارێتەوە. ئاماژە بەوەش دەدات لە ئەگەری زوو چاکنەکردنەوە و دارمانی پردەکەدا هیچ ڕێگایەکی بەدیل نییە. هۆکاری زوو چاکنەکردنەوەشی دەگەڕێنێتەوە بۆ بەردەوامی شەپۆلی بارانبارین. بەهۆی ڕێژەی زوری بارانبارینی ئەمساڵە کاریگەری نگەتیڤی کردێتە سەر ڕێگاوبانەکانی دەڤەری ئێمە بەکمەوەی دەڤەرێکی ناوچەیەکی شەخاویە و ڕێژەی بارانبارین تێدا یەکجار زۆرە و ئەم کاریگەریە زیاتر لە ڕێگا سەرەکیەکان بە دیارەکەوی بە تایبەتی ڕێگای هامڵتۆن لە چەند شوێن بووە هۆی ڕوچوونی ڕێگاکە بەشە بەرچاو ئەو بەشەی کە بەرچاویشە و دیارە ئەو بەشێک کە دەکەوێتە نێوان سۆران چومان لە نزیک بازگەی جندیان کە ڕۆچوونێکی مەترسیدار تێدا ڕوویداوە کە وجەنە پەنەگەدارن ڕێگایەکی سەرەکیە ڕێگای نێوان کوماری ئیسلامی ئیران و هەرێمی کوردستانە ڕۆژانە بە سەدان بار هەلگر و گەشتیار بەم ڕێگادا هاتوچۆ ئەکەن بویە داوایان لێکەین داوای سەری خۆمانەکەم بەجددی بێنە سەرخات چونکە مەترسی ڕۆچوون و داخرانی ئەم ڕێگای هەیە و لەو شوێنەش ئەگەر بێت و ئەم ڕێگای ڕۆ بچیت ڕێگای بەدیل نییە لەم شوێنە ڕێگای بەدیل ئەکەویتە لای بێشێ گوندی بێشە کە زۆر دوورەکەویتەوە بۆ ڕێگای بوو ئەو ڕێکردکە بینی کوماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان. گەرچی لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێم بازی جۆراوجۆر لە شۆفێران وەردەگیرێت، بەڵام تەنانەت ئەو پارێش کە بە ناوی ژینگە و ڕێگاوبانەوە وەردەگیرێت نەخراوە تا خزمەتی چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکان. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.